بەهۆی دواکەوتنی موچەوە بۆ نزیکەی 60 ڕۆژ پزیشکان و کارمەندانی کۆمەڵگەی پزیشکی ددان و نەخۆشخانەی گشتی عناب بایکۆتیان کرد و کارەکانیان جێهێشت ئامادە نەبوون هیچ نەخۆش و هاوڵاتیەک ببینن. ئەوڵا بەیانیان بووکو عادەتەن کە زوویی بۆ نەخۆشخانە سەرە نووسیت سعات حەوت هاتم بۆ نەخۆشخانە سەرم نووسی و گەڕامەوە بۆ ماڵە نەخۆشەکە بێنم سعات 9 هاتین ئێرە وتیان بایکۆتە و کارمەندانی تەندروستی و دکتۆرەکان کەس نبینی بە بۆی نەدانی موچەوە و ئێمەش نەخۆشەکەمان بردەونەوە ماڵ و گەڕانەوە ماڵەوە. دواکەوتنی موچە و ڕێگنەکەوتنی هەرێم و حکوومەتی مرکزی لەسەر موچە کاریگەری لەسەر ژیانی ئاسایی و ڕۆژانەی خەڵک دروست کردووە. فەرمانبەران و موچەخۆران دەستیان بە بایکۆت کرد و ئەنجومەنی سەرتاسەری مامۆستانی ناڕازیش هۆشداری دەدەن و دەڵێن ئەگەر کێشەی دواکەوتنی موچە چارەسەر نەبێت هەموو ئەگەرێک لە بەردەمیاندا کراوەیە. لێرەوە دەمانەوێت دڵنیایی بدەین کە ئەمساڵ لە ئەگەری ئەم جۆرە مامەڵەکردنەی دەسەڵات لەگەڵ سەرجەم توێژەکانی کۆمەلگا بەگشتی و بە تایبەتی موچەخۆران و مامۆستایان ناڕەزایەتیەکان زۆر تونتر دەبن لە ساڵانی ڕابردوو و ئەگەری زۆرمان لە پێشدایە هەر لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن جارێکی تر و هەر لە خۆپیشاندانی مەدەنیانە بۆ بەردەم ناوچە گرنگەکان یاخود شوێنی حەساس و لە بردننی خۆپیشاندان بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران و لە بردننی خۆپیشاندان بۆ بەغدا هەموو ئەو ئەگەرانەی کە بەڕێکاری یاسای و با بڵین حاڵەتی مەدەنی ئێمە دێگرینە بەر و تەنانەت ئەگەر ناچارمان بکەن ئەوە مانگرتن لە خواردن و خواردنەوە ڕادەگەێنین. بە تەکید ئێمە هەموو ئەگەرەکان کراون دوای مناقەشەیەکی زود و سەعاتی لە ئەنجومەنی سەرتاسەری مامۆستانی ناڕازی ئەو بڕیارەمانداوە. بە تەکید گرفتێکی گەورەیە ئەمە یەکەم جاریش نییە کە موچە دوعاکەوە نادرێ ئێمە لە 2015ەوە بە بەردەوامی بێژگە لە ژەی برین ساڵانە 2 موچە و 3 موچە نەدراوە و دواکەوتووە. دواکەوتن و پێنەدانی موچە حکوومەتی عێراق خەتاکەی دەگەڕێنێتەوە بۆ حکوومەتی هەرێم کە تا ئێستا لیستێکی خاوێنی موچەخۆران ڕەوانەی بەغداد ناکات. موچەخۆران هەرێمی کوردستانش لە نێوان هەردوو بەرداشی هەرێم و بەغداد قوربانی سەرەکین و زیاتر لە 60 ڕۆژجارێک اینجا موچەیەکیان پێدەدرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.